داواکاریمان دامەزراندنە ئەمری دامەزراندنمان بۆ دەرکەن دەرچوو 2015-16 اینە 3 ساڵە چاوەڕێ دەکەن لە 15-16 کە دەرچوین بەهانەیەکیان هەبوو کە دەیانگو قەیرانە و شەڕی داعشە و ئێستا هیچ نەما لەگە بەردا پێک هاتوون موچە وەک خۆی دێ هیچ یعنی هیچ نەمایە بڵێن کە دانامەزرێن ئێمە هەموو شتێکمان حەزرە 3 ساڵ و نیوە چاوەڕێینە دەمانەوێت بە فەعلی ئەمری دامەزراندنمان دەرکەن ژمارەمان 1369 کەسە دەرچووی 2015-16 اینە ئەم ڕۆهاتینە مانەگرین و بەردەوام دەین کە تاکو و ئەمری دامەزراندن دەردەکەن ئێمە هەڵوێستی دیکەمان دەبین لەمان گرتن بەردەوام دەبین ئەگەر کاردانەوان نەبوو ئەمری دامەزراندنمان دەردەچوو ئیشەڵا کاردانەوان دەبی بەرامبەر بە حکوومەت